ئەمە نەک بەشدا من کارێکی ینی کارکتەرێکی زۆر دیار بووم من کاریری حیزب شوعی بووم ئەو کاتیش و ئێستاش دیارە پێنجی سێ کە بڕیادرابوو ڕاپەڕین بکرێ ئێمە لە چوارقوڕنا یەکەم کەس ئێمە دەستمان پێکرد لە چوارقوڕنا بەشدارێکی باڵامان بوو لە ڕاپەڕین بەڵام لەبەرەوەی کەم بووین پاش فترێکی کەم لەوێ تقریبا شکستمان خوا بەڵام لە حاجیا و لە ڕانیە کە گویان چواقڕنا ڕزگار بوو پیان وا بۆ ڕزگار بوو بەڵام سەرکەوتونمی جەماوەرەکە ئامادەی تێدانە بۆ ئەو ڕۆژە تقریبا شکستمان خوارد دوایی بۆ بەیانی کە دەستی پێکرد تەمەنە ڕۆژەی پێنجی سێ حاجیاوە دەستی بەسەرداگیرا ڕانیە دەستی بەسەرداگیرا وەکو پێشمەرگەی ئەو کاتیش پێش هەموو حیزبەکان بەفرەزەیەکی قارەمانی حیزبی سۆسیالیست بە قیادەی کاک سامیر لاتا کە لە قەبەکەی وایە نەماوە ڕەحمەتی لێبێ کە دەورێکی باڵای بوو هەم لە حاجیاوە هەم لە چواقڕنا دوای ئەویش هاوڕێیانی ئێمە بە قیادەی ئەبوو ڕاستی کادیری کێولێری بوو ئەو دوو مەفرەزە لە خوارێ بە نەمی سۆسیالیست هەمی حیزبی شووی دەورێکی زۆر باشیاندی بۆ بەیانیەکەش لە چواقڕە دیسان دەستی پێکردەوە هەموو دام و دەستگاکان و فرقی بیستواری چواقڕنە و هەتا چنارۆگەمە لەو نەبەردیەدا پێنج شەهیدی قارەمانماندان یەکیان لە ناو فرقی چواقڕنا کوڕی کاک خالیدی ناوەکەم ئێستا لەبیر نەماوە شەهید جەلیل لە ناو فرقی چواقڕنا لە هەیبە سوڵتانی چوار پێشمەرگەی قارەمانی سەنگەرمان لەوێ شەهید بووین لە چوارقڕنە تا سەری هەیبە سوڵتان پێچ کادیرمان شەهید بوون ئەو ڕۆژە ئەم ڕۆژە لە شەشی مانگ لە پێنجی مانگ بۆ شەشی مانگ هەتا چنارۆک ئازاد بوو و خەڵکێکی ئەوجا جەماوەری گەلی کوردستان لە ژنان لە پیاوان هەموو هێز و لایەنە سیاسەکان هەر کەسە بەبێ نسبەتی خۆی بەپێی جەماوەری خۆی دەورێکی باشیاندی بەڵام بەداخەوە ئێستا لەم هەموو نەبەردیە لەم هەموو خۆڕاگریە لەم هەمووی کە بەحسبان لە گۆڕنا ئێستا وەزی خەڵک چۆنە نەموچە هەیە نە کاسبی هەیە نە ئیشەیە باش لەمەوە پرسیارە بکەم بۆ دوای 34 ساڵ لە ڕاپەڕین کە خەڵک ویستی نەجاتی بێ لەژێر زوڵم و ستەمی حیزبی بەعزدا و حکوومەتێکی خۆماڵی بێتەکایەوە و بۆ تاکو ئێستا دوای 34 ساڵ هاوڵاتیان دەیانەوێ بستنەوە سەر حکوومەتی عێراق و موچەکانیان لێ وەربگرێ خەڵک نەحەقی نییە خەڵک ئێستاش تینوە بۆ مەسەلەی کردوونەتەوایەتی بەڵام بەداخەوە ئەم زۆنی زەرد و زۆنی سەوڵ نەیانتوانیوە حکوومەتێکی وا دروستکە حکوومەتی هاوڵاتی بێ مەسەلەن بۆ نمونە جێشی نیشتیمانیمانە بێ ئاسایشی نیشتیمانیمانە بێ باقی نیشتیمانیمانە بێ بۆیە لێرە دیارە لەمە لە عێراقی شەریکی فدرالیانی شەریکاتی ئەوان ڕۆژێک موچەیان تاخیر نابێت سەعاتێک تاخیر نابێت ئێمەش ئێستا هەر کەسێک هەر موچە خۆرێکی بگری بەلانی کەم چل موچەی لای حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێشم وایە لە گۆڕدا چۆن معاشی مانگی دوازە نەدرا 2024 نادرێ بۆیە ئێستا حکوومەتی عێراقی بڕیار بدا بڵێت ئەوانەی موچەخۆرن بابگەڕێنەوە دایاندەینێ قەناعەتە هەبێ قەناعەتێ بۆ عەرەسیاتی بارەگاکانیان دەبێت خەڵک بەکرێ بگرن خەڵک هێندە بێزارە لە ئەدایان خەڵک هێندە بێزارە لە ڕەفتاریان خەڵک هێندە بێزارە لەوەی کە ناتوانی خزمەتی خەڵک بکەن حورمەتی ئەو وەزعیان نەگرن یعنی لە هەموو دنیادا ئەتو دوای 34 ساڵ 35 ساڵ دەبوو ئێستا حکوومەتێکمان هەبێ ئەوانەی کە لە منتیقەی داگیرکراویشن ئەوانەی کە لە منتیقەی لەو شوێنانی کێشە لەسەریشن ئەوە دوێنێ ئاگام لێ بوو دەوری 5,000 کەس لە کەرکووک دەگەڕێتەوە سەر حکوومەتی عێراقی خەڵک ژیانی دەبێ ناکرێ مەسەلەن تۆ هەر بەرپرسێک دەبینی منتیقەیەکی تاپۆ کردووە بەناوی خۆ هەر مەسوولێک دەبینی بە دەیان و بە سەدان ملیۆن دۆلاری کۆکردێتەوە بەڵام خەڵک لە وڵاتی ئێمە هەزاران گەنج و گەنجەی لێدەنا هەمووی خوێنی تەواو کردەوە بۆی دابمەزرێ بە گرێبەستیش دایان نامەزرێن بە گرێبەستی دایان بەوانە بێش دایان نامەزرێن بۆیە بە قەناعەتی من ئەم وەزع ئەوا بڕوە ئەم دوو ماڵە غەدر لە خەڵک دەکەن کۆتاییان پێدەی حەقە فریای خۆیان کەون لە بیرمانە هەموو لە بیرمانە لەبەرەی شۆڕش بووین خەڵک ئەو کاتی ئەگە هاتبا سەدام حوسێن ئەم خەڵەتی نەکردبایە کوێتی نەگربایە ئەم وەزع دروست نەدەبوو بەڵام بەرەی کوردستانی بەرنامە داڕێژەیەکی کرد بۆ ئەو کاتی بۆیە حەقە حورمەتی خەڵک بگیرێ حەقە هیچ کە خەڵک پەراوێز نەکرێ حەقە مستەشارەکانیان پێیان بڵێن وەزی خەڵک چۆنە گەنجان کچانمان کوڕانمان هەموو لەسەر چاو کەوتبوون خەڵکەکانمان هەموو لە دەریای جەدا دەخنکێنم ڕۆی بۆ ئەوروپای بەخۆیان دابچنەوە باشە بەخۆیان دەنێتەوە ڕۆژە خەڵک تووڕە دەبێ کە تووڕە بوو ئەو کاتی دادیان نادا زۆرمان دی وڵاتانی دەوروبەر ئەوە دایان هەبوون منە دوێنێ سوودیاسی بەسەرات بۆیە من پێم وایە
بەڕاستی ئەم دوو ماڵە وای لە هاتو خەڵک پێیان بڵێ دوو ماڵ لە خەسڵەتی شۆڕەجێڕی چوونە دەرێ یعنی هاتوون پارە پەیدا دەکەن ڕۆژانە باز لە خەڵک دەستێنن ڕۆژانە شکۆی خەڵک دەشتێنن ڕۆژانە عیساب بۆ خەڵک ناکەن نمونەمان زۆرە مەسەلەن هەر ماڵێک بگرین چوار گەنجی خوێنی تاواکەرەوە فەقیری بە ماڵوێرانی بەڵام ئێستا لە ماڵێک کەوتۆ بێ ئیش و بێکار باوکیشی پێی ئیدارە نادرێت بۆیە خەڵک پێی خۆش ئێستا هەمووی بگەڕێتەوە سەر حکومەتی عێراق بۆی بژێ بەڕاستی